بێگومان ئەزانن پاییز وەرزێکە کە زۆر جوانە و زۆر جاریش دەوترێت بە دڵی شاعرانە چونکە پڕەتی لە هەست بەڵام لەگەڵیشە بە دڵی فۆتۆگرافێر و وێنەگرانە لەبەرەوەی کە دەڵێن پڕەتی لە دیمەنی جوان بۆ نمونە گەڵا ڕێزانە هەموو ئەمانەوەکات بە دڵی ئەوان بێت و بتوانن یەک دنیا فۆتۆی جوان جوان تۆمار بکەن. جا ئەمڕۆ ئێمە لە بەرنمەکەمان لەم بەشای میواندارەتی بەڕێز ناسیح عەلی خەیاتمان کردووە بەڕێزان فۆتۆگرافرن کۆمەڵێک فۆتۆی زۆر زۆر جوانی سروشتی جوانی کوردستانیشی گرتووە هەرخۆی لە پاییزانە پێمان خۆشە خۆی باسی تایبەتمەندی پاییزمان بۆ بکات بۆ فۆتۆگرافێرەکان بۆ ئەوەنە بە دڵیانە تا چەند بەڕاستی ئەم جوانی سروشتە لای خۆمان هەلێکی جوانی ڕەخساندووە بۆەوەی کە ئەمان بیکەن بە فۆتۆ و هەروەها ئایا هەوڵدراوە لە ئەم ڕێگەوە کوردستانی ئێمەش لە ڕێگەی فۆتۆی فۆتۆگرافێرەکانمانەوە بناسەنرێت بە گەشتیاران لەسەر ئەم تەوەرا دوێن بە میواندارەتی بەڕێز ناسیح عەلی خەیات کە هەمان شەوە کە ئەزانن ئاماژەشم بۆ ناوەکەی کرد. کاک ناسیح سڵاوت لێبێت زۆر زۆر بەخێر بێت. بانی باش کاک ناسیح. بانی و سەرجەم بینەرانی شاشە جوانەکەی کورسات باش. سپاس بۆ ئەم دەرفەتەی تریش کە بە منتان بەخشی بۆ ناساندنی فۆتۆی سروشتی کوردستان و کولتوری کوردستان. خۆشحاڵم جا پێشەوەی باسی فۆتۆ لەگەڵا بکەین ئەو تەزبیحی قەزوانە گرتووەتە بەدەستەوە پێم وابێ چاوی نیوەی هاوکارانی ئێمە لەسەرێتی هەر بەسەر کۆشەوە. وەڵا کاک دلێرە چاوی لەسەرێتی کاک دلێر فۆتۆت ئەگرێ پێم وابێ خەریکە دڵە بەدەستە هێنە تەزبیحی قەزوان یەکێکە لە ئارزوەکانی من پرۆگرامێکی تایبەتیشمان کردووە لەو پرۆگرامە تایبەتە پێم وایە سەر تەزبیحی قەزوانم پێشکەشکردن ئەگەر لایەن مابێ منی خۆمم وەرگرتووە. کاک دلێرژە ڕۆژە وەریگرتە بێت ئیتر پێویستی بەمێ ئەمڕۆ نەبێت. بابڕۆنە لای فۆتۆ و ئەوەی کە لە پاییزە بۆ ئەوە نەدەوترێت دەکرێت فۆتۆی جوان جوان بچرکێنرێت وەک فۆتۆگرافەرێک خۆن چۆت باسی ئەماکە. من وەکو فۆتۆگرافەرێکە میشە وتومە پاییزێکێکە لە فەسڵ ئاڵتونیەکانی ساڵ وەکو چۆن شاعران لە دیبێتەکانیانە باسیەکەن و وەصفیەکەن کە ئیلهام بەخشە یەن بە وەصفی پاییزە بەڵام بۆ فۆتۆگرافەرانیش بە جددی وەصلێکە کە ئەتوانێت فۆتۆگرافەر جوانترین فۆتۆی تیا دیکۆمنت بکات چون ڕەنگێکی زۆر تایبەتە پڕە لە ڕەنگی جوان پڕە لە ینی ژینگەیەکی پاک ینی لە پاییزە ڕوو لە هەر ناوچێکی کوردستانەکەی ژینگەی پاکە سروشتێکی زۆر پاکە زۆرتیا پرتەقاڵیە سوورە طبعاً ڕەنگەکان کۆمەڵی ڕەنگن زۆر زۆر جوانن بۆ کامیرە و ئەلوانێکی زۆر زۆر تایبەتن ئارامی بە مێشک و بە چاویشە بەخشن ینی من دەتوانم بڵێم گەڕان لە پاییزە گەڕان بە نێو سروشتی کوردستانە کۆمەڵێک نەخۆشی لە جەستی ئینسانە لاوە ئەوەندە ئیلهام بەخش و شفا بەخشە فەسڵی پاییز. زۆر باشە کاک ناسیح بە پێ و ئەزمونەی کە بەڕێزت خۆت هەتە لە بواری فۆتۆگرافەریە بەڵکو دەستی ژەبەی کە بۆ بابەتی کللتوریش یعنی ئەو تەزبیحی کە باسمان کرد کۆمەڵی بابەتی کە هەیە بە ناوچەکان و بە پارچەکانی تری کوردستانە خۆت کەڕاوی سروشتێکی جوانی کوردستانمان هەیە کە چونکە هەر چوار وەرزەکەی تایە بەدی ئەکرێن لە پاییزە تا چەند جوانی لای ئێوە لە چاوی ئێوە و کامێرەکەتانەوە لە فۆتۆکانتانە ڕنگدانەوەی ئەبێت. طبعا من خۆم یەکێکم داعشقانی پاییز و هەمیشە جوانترین فۆتۆکانم من لە پاییزە چرکاندووە. پاییز و گوتم فەسڵێکە ئیلهام بەخشە پڕە لە ڕەنگی جوان من توانیمە سپاس بخوا لە ڕێگەی فۆتۆکانمەوە سروشتی کوردستان بەعام کوردستانی گەورە و بەتایبەت باشووری کوردستان کۆمەڵی فۆتۆی زۆر جوان دیکۆمنت کەم و بە دنیای دەروەشی بناسیێنن. کامیک لە ناوچەکان زیاتر سەردانیانەکەی لە وەرزی پاییز بۆ وێنەگرتن هەموو ناوچەکان سەردانیانەکەن بەڵام بۆ نمونە هەورامان سروشتێکی زۆر تایبەتی هەیە بەهۆی ئەو کەشوهەوای کە لە ناوچەکە هەیە لەبارە بۆ کۆمەڵی درەخت کە پڕن لە ڕەنگی جوان ئەحماوا و زەڵم یەکێکە لەو ناوچانی کە کۆمەڵە درەختی زۆر تایبەت و جوانی تایە و تەیاڵە و بیارە ناوچەکانی هەورامانی ڕۆژهەڵات و منتیقی قەرەداخ شوێنێکی لێ بە ناوی چەپەچنارەوە لە لای تەنیشتی دێلێژە بەڕاستی سروشتێکی تایە تەسەور ناکەی کوردستانە لە فۆتۆکانیشە تافگەیەکی ئاوی تایە ئێستا وێنەکانە بینی ئەم فۆتۆیانە ئەمە چەمی ڕەزانە چەمی ڕەزان لە نزیک دوکانە سروشت هاوین هەوارێکی زۆر زۆر تایبەتە ئەمە لۆکیشنێکی ناو داخلی شاری سلێمانە لە سەرچنارە من لە کارەکانم هەوڵێم
ئەو مۆدلانش کە کاریان بۆ کەم یا ئەو هونەرمەندانەی کە کاریان لەسەر پاییز هەیە یا ئەو شاعیرانەی شعری جوانیان هەیە لە پاییزە ئەیان بم لە پاییزە لە جوانترین لۆکیشنی سلێمانیا کوردستان ئەمە بەکرەجۆیە ئەمە ڕستورانتێکە کەچی بۆ بەکرەجۆستانی کولتوری کوردی زۆر جوانی لێیە ئەوە ئەو ڕستورانتێ نەگەیشتن بە ئەشکەوتی هزار مرد ئەو ڕستورانتەیە بەڕانمان بچن بۆ ناوچە ئەتوانین بیدۆزنەوە ئەتوانین بەڵێ ئەوە یەکێک لە سروشتە جوانەکانی ئەو ناوچەیە باشە کاک ناسێ لەگەڵ ئەوەی کە ئەم فۆتۆیانە لە ڕێگەی ئێوە بە شێوەیەکی زۆر ورد کاری لەسەرەکەن تا چەند گرنگە ئەو وێنەی کە لە ناو فۆتۆ لە نەو شوێن سروشتەکە خۆیان هەیە ئەو وێنەیە بگوێزیتەوە بە بێ دەستکاری کردن تۆ باسی ڕەنگەکەی چەنەها ڕەنگە بینی لە پاییزە ئەم ڕەنگانە دەستکاری نەکرێت ڕێک سروشتەکە وەکو خۆی طبعاً ئەوەیەک لە مەرجەکانی هونەری فۆتۆ کە تۆ هەر لە فستیڤاڵە جیانەکانیشان کە مەرجە کە وەربگیرێت دیکە لەوانە نابێ ئەدیتی سروشت بکرێت ئەبێ فۆتۆگرافەر بە تەجربەی کاری خۆی بە تەجربەی ڕووناکی خۆی بتوانێت ئەو فۆتۆیە دیکۆمنت بکات لە نێو کامێرەکەیە یەکێک لە مەرجەکانەوەی کە تۆ نابێت دەستکاری بکەیت ئەو فۆتوانێ من کەیبین هەمووی هیچی دەستکاری نەکراوە هەمووی سروشتی طبیعی کوردستانە هەمووی سروشتی ناوچەکەیەوە چای فۆتۆگرافەرە بێ یەکێک بێ لەو چاوانە جیاوازتر شت ببینێ لە لەگەڵ فۆتۆگرافەرەکانی ترا لەگەڵ هاو نیشتیمانیانی ترا ئێستا منەچمە چوم سەدان جار لەو چێچوویت بۆ بەکرەجۆ بۆ ئەو ڕستورانتە تۆ ئەو شوێنت نەدیبێ ئەو گۆشەیەت بە دی نەکردبێ بەڵام منی فۆتۆگرافەر باسی ئەەکەیت ئەو گۆشەیە چۆن ئەکرێ بدۆزرێتەوە ئێستا لە یەکێک لە فۆتۆکان دەرگایەک بوو لەگەڵ دیوارێکە لانێ زۆر بەمە بڕم ڕۆژگارە لە کۆڵەگەنەکانە بەلای دیمەنی وایە تێپڕان هەرچەنەوە لە ناوچەیەکی زۆر زۆر جوانیشا بوو بەڵام دۆزینەوەی ئەو سوچە چۆنە ئەگەر باسێکمان بۆ دۆزینەوە سروشتە ئێمە فۆتۆگرافەران تەمان ئەبێ شارەزایەکمان هەبێت لە ڕووی کادیر و زاویەوە بزانی تۆ هەڵبژاردننی کادیر و زاویە بۆ نمونە هۆنراوە قسەیە وایە بەڵام شاعیرەکە ئەچێت وای ئەنووسێت وای داڕشتنی بۆ ئەکا کە هەموو دەوروبەر لەزەتی لێبەرێ خۆ هەموو شاعیران و قسانەکەن ئێمە ژەی زانین بکەین ئەمە ژێ زانین بڵین بەڵام سۆزێکی جیاوازی سۆزەکەی جیاواز ئەو پێ ئەبا بە کۆمەڵی وشە تێکەڵی قسەکانی تری ئەکات کە ببێ بە هۆنراوە و خەڵک ئەنی چێژی لێ ببەخشێ ئێمە فۆتۆگرافەرانیش ئەبێ هەمیشە بە شوێن زاوەیەکا بگەڕن بە شوێن کادیرێکا بگەڕن کە چێژ بەخش بێ کە جیاواز بێت لە چاوی بینەران ئێستا لەوەی ئەو دەرگایی کە جەنابەت باسەکرد دەیان جار جەنابەت بەسارە بەلایە ڕۆشت بیت وەکو شتێکی سادە بینی بێت بەڵام بۆ ئێمە فۆتۆگرافەر ئەبێ بگەڕین بە شوێن کادیر و زاوەیەکە کە جیاواز بێت کە چاوی بینەر نەیبینی بێت ئەنی کاری هونەری فۆتۆگرافی ئەمەیە چاوی ئێمە جیاوازتر ببینێت لە چاوی بینەران لە چاوی هاوڵاتیانی یاسایی ئێستا لەگەڵ گفتوگۆکانی ئەمەیەگەر سەردانی سەرچنار بکەین لە شاری سلێمانی هەر چۆرەنەوە سروشتەکەی خۆی پێتەڵێت چەند جوانە چەند ڕەنجی تیا درەختەکان گەڵاکانی سەر عرس و ئەمەش یەکێکە لە وێنانەی بەتەکیت تا چەند گرنگە فۆتۆگرافەر ئەو زاویانە دیاریکات کە جوانترین شوێنی سەرچنار پیشانەیەت یعنی لە فۆتۆیەکە چەندین پارچەی ئەو سەیرانگایە پیشان بات بۆ ئەوی کە تۆ بتوانی کە ئەم شوێنە بناسیتەوە یەکێک لە کاری فۆتۆگرافەر و عەرزم کردن دیکۆمنتی مۆنومنتی ئەو شوێنەیە بۆ نمونە تۆ کە من پێدەڵم فۆتۆیەکی سەرچنارت پیشانێم ئەبێ مۆنومنتێکی پیشان بەمیانی لە ناو کادیرەکەمە کۆمەڵە شت بەرجەستە بکەم تایە کە تۆ بەوێ ئەوەی من بنووسم سەرچنارە خۆت بزانی سەرچنارە بۆ نمونە کە تۆ هەواڵێک لەسەر پایتەختی شارێک دروست دەکرێت مۆنومنتی ئەو شارەت پیشانەیەن شتێک پیشانەیەن کە تۆ یەکسەر بڵێ ڕاستە ئەمە ئەو شارەیە هەر بێژەوەیەگە هەواڵەکەش ئینگلیزی بێ لێ تێنەگەیت فۆتۆکەی سەر شاشەکەت بینی بزانی کە ئەم هەواڵە تایبەتە بەم وڵاتە بۆم شارە بۆ پایتەختە بۆ وڵاتەیە ئێمەی فۆتۆگرافەرانیش ئەبێ هەمیشە کارێ بکەین بۆ نمونە کە من باسی هەورامانت بۆکەم بێ فۆتۆیەکی بەرجەستە فۆتۆیەک بۆ بەرجەستە بکەم بەبێ ئەوەی من هیچت پێ بڵێم خۆت بزانیم هەورامانە چونکە هونەری فۆتۆ جیاوازە لە هونەرەکانی تر زمانی هەموو نەتەوەیەکە وشکردنی ساتە کە بە زیندوی بۆ هەتایە ئەمێنێتەوە و زمانی هەموو نەتەوەیەکشە یعنی تۆ ئەبێ تەرجمەی نەکەی نابێت تۆ نووسینت هەبێ بۆ فۆتۆ ئەبێ فۆتۆ خۆی قسە بکات فۆتۆکان خۆیان بدوێن ئەمەش چۆن نەکرێ بە عەقلی فۆتۆگرافەر بە بیر و بۆچوونی فۆتۆگرافەر بە تەجربەی فۆتۆگرافەر ئەبێ ئەم کارە بکات ئەبێ تۆ شتێک بکەیت لە ناو ئەو کادێرەی کە تۆ ئەی بینی سەیری ئەەکەی کۆمەڵێ فیگەر کۆمەڵێ زاویە بەرجەستە بکەیت نووسینی نەوێت
تعبیر بێت لەو ناوچێ و لەو شوێنە. باش باسی ئەو سوچەت کرد کە چای فۆتۆگرافەر بە تایبەت بە دوایە ئەگەڕێ و هەروەها کۆمەڵک شتیشە لانێمە بەرم ڕۆژگارەیە بەلایە بە تێ بپەڕین بەڵام زۆر سەرنجمان ڕان نەکێشێ بەڵام بۆ نمونە سەرنجی جەنابەت ڕاکێشێ ئەم چاوە دقیقە ئەم با بڵێن تێڕوانی نەجیاوازە چۆن بۆ فۆتۆگرافەرێک دروست ئەبێت ئەم بەهرەیەکە چۆن هەموو بەهرەیەک لە هەموو کایەکانی هوەری جیهانە کەسە تایبەتەکان بەهرەیەکیانەیە بۆ دۆزینەوەی بۆ نمونە نەقاشێک دانیشە ئالیا دانیشێت تۆ دروستەکاتەوە ئەگەر تۆ دانیشی یعنی ناتوانانی لە خۆتا دروستی بکەیت چۆن مەبەست بەهرەکە با چۆن ناتوانانی بەهرەیە مەبەست ئەگەر یعنی بەهرە بێت یعنی کەسێ حەزی لێبێ ناتوانین دروستکە یان هەنگاو هەیە بۆ دروست هەر شتێک ئینسان ئارەزووی دێ هەبێ ئەتوانێت بەدەستی بێنێ هەر شتێک ئینسان ئارەزووی هیچ شتێک لە توانەکانی ئینسان بەدەرتر نییە ینی هەموو شتێک ئینسان دەتوانێت بۆ نمونە هەستکردن بە بەرپرسیارەتی زۆر گرنگە لە کایی هوەریە هەستکردن بە بەرپرسیارەتی تۆ ئەگەیەنێتە لوتکەی هوەر تۆ ئەگەێنتە لوتکەی ژیان بۆ نمونە من هەستاوم دوکۆمنتی پاییزی کوردستانم کردووە دوکۆمنتی پاییزی کوردستانم کردووە زۆربەیەم شارە پڕ لە فۆتۆگرافەر دوێنێ ئەو برادری کە لێرە پەیوەندی پێگرملانی پەیوەندیەکان وتی کەسێکمانەوە کە لەو بوارە قسەکە باوەڕکەن زیاتر لە 7 نەفەر من پەیوەندیم پێوە کردوون کە خۆم نەیەم خۆم ئیشێکم هەبوو نێم کەسێتر بێت لە جێگە خۆم بێت بۆ ئەم میوانداریە بە هەر کەسیانم ئەوت یان وەڵاهی داوای لە بنەکەن فۆتۆی پاییزمان نییە طبعا تەوەرەکەی جەنابیشتان پێناونم کە لەسەر پاییزە لەسەر فۆتۆی پاییزە لەسەر جوانی و سروشتی پاییزە بە 6 حوتێکیان تەلەفۆنم بۆ گرم پێم وتومە بەنامێکی ئاوا لەسەر پاییزەڵە بەخوا 4 فۆتۆی جوانی پاییزمان چەندلانێ هەر فۆتۆگرافەرێک حەز کات زیاتر لە بوارێکە ئیش بکات نەک لە بوارێک مەرج من ئەوە ناکەم بە مەرج فۆتۆگرافەر کە دەستیایە هوەری فۆتۆ ئەبێت لە هەموو هوەرەکانە بەشێکی بۆ خۆی بچڕێ بەشێک بۆ خۆی بچڕێ وەرە لە هەر کایەکی لە هەر شێوازێکی هوەری فۆتۆ تۆ فۆتۆ دێ من فۆتۆ دەیەمێ بۆ کارەکە جوارگە هەستکردن بە بەرپرسیارەتیە بۆ نمونە ئێستا من بۆ یادی دامەزاردنی شاری سلێمانی لە یۆتۆبۆری برادرانی تاراوگە پەیوەندیان پێوە کردم کە کۆمەڵێ فۆتۆ و ڤیدۆی سروشتی سلێمانیان ئەوێت کە زۆر جوان بێ بیانەوێ سلێمانی بە شێوازێکی زۆر جوان پیشانی تاراوگە بن پەیوەندیان بۆ منەکە منیش کۆمەڵێ ڤیدۆی زۆر تایبەتم بۆ ناردوون شتی زۆرش لەکەیە لە سەردەمی کەرنتینە خەڵک لە سەردەمی کەرنتینە نەیوێرات بێتە دەرەوە لە بێتە حوشەکەی خۆیان لەبەر تووشی نەخۆش نێمە من یەک ڕۆژ یەک سەعات خۆم کەرنتینە نەکردووە کۆڵان بە کۆڵانی ئەم شارە گەڕاوم کۆڵان بە کۆڵانی ئەم شارن دیکۆمنت کرد بە فۆتۆ و بە ڤیدیۆ و قەزا و ناحێ و گوندەکانیشم دیکۆمنت کردووە ئەمە هەستکردنە بە بەرپرسیارەتی لەوە ئەچێت لەم شارەی منە سەدان فۆتۆگرافەری تیا هەبوو بێ لە ئاستی منە بەڵام بڕۆ هەر هەمیان بدوێنێ 2 دقە دیکۆمنتی شاری سلێمانیان نییە زستانی پار یەکێک بوو لەو زستانانەی کە 40 ساڵ 50 ساڵ جارێک لە کوردستانە ئەم زستانە ڕوەدات نانی بەداخەوە من هەمیشە و توشمە کەناڵە فەزایەکانیشمان هەست بەو پەرپرسیارەتیان کەم بۆتەوە نایکەن وەرە زستانی پار هەموو کەناڵە فەزایەکان بگەڕێ 1 سەعات نیو سەعات دیکۆمنتی کوردستانی خۆمانیان هەبوو لە سەردەمی پاریزە ئەو شوێنە بەستەڵەکانە ئەو شوێنە ساردانی کە 40 ساڵ جارێ ئەو بەستەڵەک و سەرمایە دروست نابێتەوە من وەکو فۆتۆگرافەرێ ڕۆحی خۆم خصوص مەترسیەوە لە شارە زورۆ بە پێر ڕۆشتوم بۆ گۆڵێ بۆ گرتنی فۆتۆیەکی جوانی گۆڵێ بۆ بەستەڵەک و بوواوە چوون بۆ شارباژێر ڕوبەڕووی مەرگ بوومەتەوە بۆ گرتنی فۆتۆیەکی تەنگی گوڵان کە تا سەر ئاوەکە بەستەڵەک و چنورەی بەستێ یەخوا سەلامەت خۆش زیاتر دەیان سەعات دیکۆمنتانەشە نیشانین و قسەشەکەین لەسەر جوانی زستان و ئەوەی کە زستان چۆن ڕنگدانەوە بەڵامەوەشی کە گرنگە لە ئەرچی فۆتۆگرافەرانی کەش کەمتر نەکەینەوە ئەوانیش ماندوو بوون لەوانەیە هەندێکیشیان بەپێی کارەکەی خۆیان فۆتۆگرافەر بوو بێتن لە جەنگەکانە و چەندین ئەرشیفی جوانیانە نابێت هەندێکیان لە ناو میدیاکانە کاریان کردبێ چەندین ئەرشیفی جیاوازتریان لابێ ئێمەش ئەرچی ئەوان کام ئێمە لەسەر هەستکردن هەستکردن بە بەرپرسیارەتی هەموو ئینسانێک گەیەنتە لەوتکە لە هەموو کایەکی هوەریە من مەبەستم ئەم هەستکردنەیە هەموو فۆتۆگرافەرێک هەر کەسێک لە هەر کایەکی هوەرە تۆ لە ئیشەکەی خۆتە ئەگەر هەستکرد بە بەرپرسیارەتی باوەڕکە ئەم بەرنامەوادێکی لە تەواوی گیانە خەڵک بینەریە بێ وەکو چۆن کورسات یەکێکە لەو کەناڵانەی بە ئیمکانێتێکی زۆر کەمەوە لە دڵی هەموو کوردیەکایە لە چوارپەچە کوردستانە باوەڕکە ماڵ نییە لە هیچ شوێنێکی هەر کوردیەکە بێ لە هەر وڵاتێک لە هەر کوچە و کوڵانێکی ئەم دنیاە بژی کەناڵی کورسات شەو ڕۆژێ 2 ساعت 3 ساعت سەیری نەکە کەناڵی ژەیە
بە هەموو تەمەنی نەخشە سێسەی نەکردو ئەمە چی وای کردووە هەستکردن بە بەرپرسیارەتی کارمەندانتان کامێرەمانەکانتان جەنابتان بەرپرسان و مسئولی ئیداری ئەم کەناڵە وای کردووە کە کورسات بێتە کەناڵێکی هەموو کوردێک ئەوڵاتە بە میوانە جوانەکانیشمانە بە میوانە جوانەکانیشمان ئەوە جوانی شۆتومانە کورسات ماڵی هەمووانە و هەمیشەمەش لە خزمەت ئەنی ئێوە هەمیشە کورسات من وتومە مەدرسەی ڕاگەیاندن و کورسات و خاک مەدرسەی ڕاگەیاندنی هەموو کوردیە ینی هەر کەسێک لە کورسات ڕۆژێکیشی کردبێت من ئەتوانم بڵێم مامۆسای ڕاگەیاندنە سپاس بۆ چونکە هەستکردن بە بەرپرسیارەتی لە لوتکایە لە ئێوە سپاس بۆ تۆ بەنای هاوڕێیانیشمەوە سپاس بە هیوای ئەوەی کە بتوانین زیاتر خزمەتکەین باسی کوردستانت کاڵی کوردستان هەر چوار پارچە بەتاکید کاک ناسیح ئەو پایزەی کە بۆ نمونە لە باشوور هەیە لە ڕۆژهەڵات چۆنە ڕنگانەکان چۆنە فۆتوێنەکان چۆنە بینەوە سەر بابەتەکە تۆزێ باسی پاییزەکەین پاییز هەر چوار پارچە کوردستان پاییزی زۆر زۆر جوانە هەر چوار پارچەکە گەڕاوی هەر چوار پارچەکە گەڕاوم هەر چوار پارچە گەڕاوم وەکو عەرزم کرد لە بەرنامەی پێشوە خەریکی نووسینەوەی جوگرافیای کوردستانی گەورەم پرۆژەکەم لە ساهشتای تەواو بووە گورە سەحر تەزبیحی هەر چوار پارچەکە هەر چوار کوردستانیشم هەیە ینی ئیشم لەسەر کردووە پاییز لە هەموو فەسڵەکانە ئەتوانم بڵێم باکووری کوردستان یەکێکە لە جوانترین ناوچەکانی جیهان لە پاییزە چون بەڕاستی سروشتێکە وەکو خۆی ماوەتەوە هیچ دەستکاری نەکراوە ڕۆژهەڵاتی کوردستانیش دوای باکوور دێ دوای باکوور ڕۆژهەڵاتی کوردستان ینی بەڕاستی ئەوێش سروشتێکە هەم خەڵکەکەی و هەم سروشتەکەی لەبارن بۆ دیکۆمنتکردنی فۆتۆ کەلتورەکەش باش کەلتورەکەی زۆر زۆر پارێزراوە زۆر زۆر باش ماوەتەوە دوای ڕۆژهەڵات باشوور دوای باشوور ڕۆژاوا زۆر دەستکاری کراوە و ناوچەکە خەریکە بەرەو ناوچەیەکی بیابان عەرەبی ئەبرێ بەداخەوە ئەو سروشتە جوانی خۆی خەریکە لە دەستێن هۆکارێکی جەنگ و هۆکاری جەنگ و کەوتوتە بەر شاڵاوی کۆمەڵە دوژمنی خوانەناس کە لە هەر چوالاوە دەستیان بۆی ناوە خەریکە ناشرینەکەن بەڵام باکووری کوردستان سروشتێکی زۆر تایبەتی هەیە زۆر جوانی هەیە بۆ پاییز بەڵام خەڵکەکەی زۆر هونەردۆزنی من ئەمە لە ناوخۆشیانە پێمتون زۆر ینی هاوکاری هونەرمەندان ناکەن هاوکاری فۆتۆگرافەران و هونەرمەندان ناکەن بۆ دیکۆمنتکردن و بۆ ناساندنی ناوچەکەی خۆیان بەڵام ڕۆژهەڵات خەڵکەکەی من هەمیشە وتێکی جنابی مام جەلال لە مێشکایە زۆر دایمە نەخەڵکە باسێکم کە ئەڵێ تا نەچنە باکووری کوردستان قەدر ڕۆژهەڵات نازان بەڕاستی قەدر ڕۆژهەڵات ناوچەیەکە لە کوردستانە ئەبێ هەمیشە شانازی پێوە بکرێت هەمیشە فەخری پێوە بکرێت ناوچەیەکی خەڵکەکەی زۆر هاوکاری هونەرن زۆر هونەردۆستن زۆر هونەرمەندن یعنی هەمیشە تۆ بڕۆ بۆ کارێکی هونەری ئامادەیە خۆی و ماڵ و مناڵی لە خزمەتا بێ بۆ هاوکاریکردن بەبێ بەرامبەر یەخوا دەستی تۆش خۆش بێتوە ئەوەنە جوان و دڵسۆزانە خەریکی ئەم ئیشە جوانە تۆمارەکەی جا ئێستا با کاک ناسیح بینە سەرم بابەتە هەندێک لە خزەکانیش پێمیان خۆشە لەگەڵ ئەوەی کە بۆ نمونە فۆتۆیەکی جوان تۆمارەکان خۆشیان لە فۆتۆکایە دەرکەون بۆ نمونە هەر لە یەکێک لە فۆتۆکان بینیمە خاتوونێک بە قەمسەڵەیەکی یان پاڵتۆیەکی پرتەقاڵیەوە دەرکەوت بوو بەڕاستی ئەبێت تۆ چۆن تەنسیقت هەبێت لەگەڵ چواردەورەکەتە خۆی با بڵێن بەکگراوندەکەت پڕێتی لەم ڕەنگە گەرمانە ئەبێت تۆ چۆن لە ئەو شوێنە دەرکەی اینجا هەنێک لە کەسەکان چەترەگرن بە دەستیانەوە هەنێک کوپە قاوا بە لەگەڵ خۆیان هەنێک کتێبێکەوە ئەڵێ بە ڕسمەکەم تۆزێک جوانتر بێت ئەمە تێکەڵکردنی دوای ئەبێت چی بکەیت ئەمە تێکەڵکردنی ڕەنگە لەلایەن ئەگەر دیزاینەرێکەوە بۆی دابنێ یان فۆتۆگرافەرەکە خۆی پێ بڵێ منە فۆتۆیە کە چرکانومە خۆی خادمەکە دیزاینەرە دیزاینەری جلوبەرگە و شێوەکارێکی زۆر بەتوانایە شێوەکارێکە لە بەهارە بی بە ئەو سروشتە لە بەهارە بڵێ شتێک تابلوەکەم بۆ دروستکە لە کۆتاییە تابلۆکە کتاو بە پاییزە ئەنی ئەو نەعشقی پاییزە عاشقی پاییزە خەیاڵێکی جوانی خەیاڵێکی زۆر جوانی پاییزی هەیە تابلۆکانیشی زۆر جوانە وەکو بینیتان لە تابلۆکە تازە ئاماژە بۆ ناوەکەشی بکە باو خاتون عزیزە تازە حیفە ناوین ئەو خاتونە ناوەکەیت لە بینەوە ناوەکەی قەینە ڤاریاخان سەرکەوتوو بێ ڤاریاخانی کە دیزاینەرە بەتوانەکانی جلوبەرگ و مامۆسایە مامۆسای هونەرە و خۆشی شێوەکارێکی زۆر بەتوانە ئێستا من جا پرسیارەکەم ئەوە بوو ئێمە ئەگەر بۆ نمونە لە وەرزی پاییزە چوونە دەرەوە ڕسم بگرین
چۆن بێت تەنسیقی جلو بەرگمان چی لەگەڵ خۆمان نابەرین زۆر کەس گیرە خوا بەدەسەوەی کە چی لەگەڵ خۆیان جلوبەر تۆ بچیتە ناو پاییز ناو گەڵا ڕێزان ناو گەڵا ڕێزانی پاییز هەوڵ بن ڕەنگی سارد لەبەرکەن چونکە ڕەنگەکانی پاییز گەرمە کامێک لە ڕەنگەکان ڕەنگی شین لەگەڵ پاییزە زۆر زۆر جوانە شین و سوور تێکەڵکە شین و سوور تێکەڵ بکە بڕۆ ناو سروشتی پاییزەوە جوانترین فۆتۆ دایاتێ ڕەنگە ساردەکان دایمە یعنی تۆ بەتەمانی لە وەرزای ڕەنگی سارد و گەرم تێکەڵکەن سارد و گەرم تێکەڵ بکەن طبعاً زۆر ئاسانە سارد و گەرمەکان ئەتوانێت هەر دەیوتوب بنووسی ڕەنگە ساردەکان ڕەنگە گەرمەکان هەمووی پاڵتۆیەکی شێنکەی ملپێچێکی سوور ملپێچێکی سوور ملپێچێکی سوور بۆ نمونە پوتێکی سوور ملپێچێک و پوتێکی سوور و کابۆیەکی شین و قەمسەڵێکی شین لە بەرکەیت شتێکی زۆر 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 جوان دەرەچێت ینی ئەو ڕەنگانە تێکەڵ کە ڕەنگی گەرم و سارد تێکەڵ بکە لە سروشتی پاییزا زۆر زۆر جوان دەرەچێت تەنها ڕەنگێک کە لە پاییزا جوان دەرناچێت ڕەشە ڕەنگی ڕەش لە ناو سروشتی پاییزا بە تایبەت ئەچێت ئەم ڕەنگە لە بەرەکاڵە جوانە زیاتر دەرەکەوێت ڕەنگی ڕەش هیچ وەخت لەگەڵ ڕەنگی پاییزا تێکەڵ نابێت هەر ئەگەر سەیری تابلۆکانی شێوەکارە جیانەکانیش بکەیت ینی هەوڵیان ناوە کەمترین ڕەنگی ڕەش لە پاییزا بەکاردێن هەر بەکاری نایەنن زۆر کەم بەکاری هێنن بەکاریشی بێنن زۆر زۆر بەکەمی بەکاری بێن زۆر باشە بینە سەر بابەتێکی کە لە پاڵ کارەکانی توێە زۆر جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوەی کە ناسیحی لابێ وەکو هاوڕێ بەردەوامە بینی زۆر کار لەسەر جلوبەرجی کوردیەکەی وەکو کەلتوری ئەمە بۆ خانمەکانمان لێرە ئەم بابەتە چۆن کاری لەسەرەکی وە ئامانجی سەرەکی تۆ چییە؟ ئامانجی سەرەکی منەوەیە ئێمە کورد خاوەنی جوانترین پۆشاکی کوردی یەکێک لە جوانترین پۆشاکەکانی جیهان من زۆر وڵات گەڕاوم زۆر پۆشاکی جیانم بینیوە هیچ پۆشاکێک نییە بەقەدر پۆشاکی کوردی هەم بۆ خانمان هەم بۆ پیاوان جوان بێ پۆشاکێکی زۆر زۆر ینی زۆر زۆر ئارام بەخشە پۆشتێ و ئارام بەخشە ینی یەکێکە لە جوانترین پۆشاکان منش ئەمەوێت لە ڕێی فۆتۆکانمەوە لە ڕێی ئەو هونەرە و لە ڕێ ئەو لێنزەوە کە بەدەستمەوەی ئەمەوێ جوانی ئەم جلوبەرگە کوردیە جوانە ئەم کاڵچەرە کوردیە جوانی خۆمان بە دنیای دەرەوە بناسێنم هەر بۆ نمونە لە دیاری دامەزراندنی سلێمانی من وتم بۆ مەرجەی فۆتۆکانتانەیەمێ بۆ برادرانە فۆتۆ و ڤیدۆش زیاتر یەک سعات ڤیدۆ ماونەتێ و زیاتر لە 100 فۆتۆی شاری سلێمانیش ماونتە لە سەردەمی کەرەنتینا شوێنە جوانەکانی سلێمانی وتم بە مەرجێ ئەبێ بەلای کەم و 50 فۆتۆی جلی کوردی خانمانی کوردستان لەوێ نمایش بکرێ وتیان زۆر باشە پێشیان خۆش بوو بۆچی بۆی ئەو خەڵکە کە دێنە ئەو پێشەنگایەوە ئەو یادی سلێمانیەوە بۆی جلوبەرگی شاری سلێمانیش ببینن بزانن جلوبەرگی خانمانی ئێمە سەردەمانێک خەڵک شانازی پێوە کردووە کە ڕستمی لەگەڵا بگرێ ئێستا خەریکە ئەخرێتە پەراوگە و لەبی دەکرێت ئەمەوێت دیسانەوە لە ڕێم فۆتوانم لە ڕێم کارە هونەریانەمەوە جلوبەرگی کوردی جوانی سلێمانی و کوردستان بە دنیای دەرۆژ بناسێنم و دووبارە وا بکەم لە خەڵک وا بکەم لە هاوڵاتیان بۆ هەموو مەناسیمەکانیان بۆ ڕۆژە ئاسایەکانی ژیانیشان جلی کوردی بپۆشن جلی کوردی دەبەرکەن جاکاک ناسەح لەگەڵ ئەم هەوڵە جوانانەتە ئایا هیچ هەوڵێکی شەداوە ئەم فۆتۆ جوانانە و لە ئاستێکی نێودەوڵەتیە تۆ بە چاپیان بگەێنیت بۆ ئەوەی کە خەڵکانێکە لە دەرەوەن ئەوانەی کە کوردین مەبەستم بۆ گەشتیاری بیانێ ئەوانش لە ڕێگەی فۆتۆکانی تۆ بزانن کوردستان چەند جوانە هەنێکیان لاانێ گەشتێکیشی لەسەر ڕێک بخەن ئەمە کارێکە بە من وەکو خۆم ناتوانم بیکەم ئەمە کارێکە بێ کەسێکی باشدا پشتت بێ یان وەزارەتێکی ڕۆشنبیری ئەمە بکگە من ئەمە بەنامەی کراوە و بەنامەی داخراویش چەندین جار بە بەرپرسانی ئەم نیشتیمانم وتووە کە من ئەم کارم هەیە یەک دوکۆمنتکردنی دووسینەوەی جوگرافیای کوردستان شتێکی زۆر تایبەت و جوانم کردووە بگرێ بە کوراسەیەک و بدرێت بخرێتە ناو مۆزەخانەکانی جیهانەوە هەموو جلوبەرگەکانی کوردستانە چاوپاچی کوردستان جلوبەرگێر چاوپاچی کوردستانم دیکۆمنت کردو خۆم چەند کوراسەیەکی بچووکم لێ کردو یەک نوسخە بۆ خۆم لەسەر بجێ خۆم بەڵام ئەماگە بتێ شتێکی جیهانی بکەیت بە چەند زمانێک لەسەری بنووسیت شێوازی جلەکە هیچ ناوچەیەکە چۆنە چەند پارچەیە و دیزاینەکەی چۆنە چۆنی هەمووی ئەمە بێ بە 3 زمان عەربی و ئینگلیزی و کوردی لەسەری بنووسیت و بکرێ بە کوراسەیەکی جیهانی و بخرێت هەموو مۆزەخانەکانەوە من لێرەوە لە ڕێی کەناڵەکەیەوە بە هەر بەرپرسێکی ئەم وڵاتە ئەم نیشتیمانە دێت ئەم مەصرفە گرێت ئاسوی خۆی من ئامادەم هەموو ئەرشیفەکەمی تەسلیمەکەم و بکرێ بە کوراسەیەک و بخرێت هەموو مۆزەخانەکانەوە ئەمە خەونی منە ئەم بەرنامە ئێمە مەجالێکی باش بێت بۆ کەسانێک لەم بوارەیە پاڵپشتیت من لە هەموو فستیڤاڵە جیهانیەکانە لە هەموو پێشبڕکێ جیهانیەکانە
بە کاڵچەرە کوردەکان بە جلوبەرگە کوردەکان بەشداریم کردووە ئەوەشە بووە دلیلەوەی کەڵێم جلوبەرگی کوردی جوانترین جلوبەرگە لە هەموو فستیڤالەکانە خەڵاتی یەکەم و دووەم و سێم بەدەستێناوە یعنی ئەگەر خەڵاتی یەکەم نەبوێ دووەم بە دووەم و سێم بەدەستێناوە ئەمە دلیلەوەی کە ئەم جلوبەرگە ئەم کاڵچەرە کوردیە ئەم سروشتە جوانی ئێمە لە جیهانە خەڵک سەرسامە پێی ڕاستە شتێکە کە پێویستەکە کە ئمە بە دنیای دەرویشی بناسیێنی شانازی پێوە بکەین دەستەکانی خۆش بێ هیوای سەرکەوتنە بۆ خۆشی بە هیوایەوەی کە ئەو بەرپرسیارەتی خستوتە سەر شانی خۆت و بە خۆشەویستی و کاریتیاکەی بەردەوامی هەبێ بۆی کە بتوانین ئێمە زیاتر سوود لە ئەو بابەتە جوانانە ببینین کە تۆ ڕۆژانە بە وێنەکانە بە ڤیدۆکانە بە کارە جوانەکانە بۆ ئیشکردن لەسەر کەلتور و کەلەپوری کوردی ئێمە بتوانین زیاتر شانازی پێ بکەین دەستەکانتان خۆش بێ ئێوەش جێگەی شانازی هەموو کوردێکن هەموو خانوادەیەکی کوردن زۆر وشە جوانەکانە